بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە ئەمریکا هەڵبژاردننی سەرۆکایەتی بەڕێوەچ و هەموو گیان چاوی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایەک لە دۆناڵد ترامپ و جۆزێف بایدن لە کێبرکەی سەختدان بۆ بردنەوەی کورسی سەرۆکایەتی بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر لوقمان حەکیم پسپۆڕی پەیوەندە نێودوڵەتەکان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە ئەمریکاشەوە دکتۆر کرمانچ گوندی مامۆستای زانکۆ تاوتوێی هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکەین. سوپاسی میوانە بە ڕێزەکانمان دەکەی ئەگەر سەرتا لە دکتۆر کرمانجەوە دەست پێ بکەین. دکتۆر سەبارەت بە سیستەمی هەڵبژاردننی ئەمریکا ئایا خەڵک بەناڕاستەوە خۆ سەرۆک هەڵدەبژێرێ سەرەتا 530 کەس هەڵدەبژێرێ دوایی ئەو 530 کەسە سەرۆک هەڵدەبژێرن؟ سەرۆک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکی ئەمریکایە هەڵدەبژێت میلەت دەنگ دەداتن زۆرەکەی دەنگ دەچێتن بە شێوەکی گشت ئەلێکترۆل کۆڵێج لایەنێکی دیکەی یەکلاتەرەوەی دەنگەکان سیستەمی ئەمریکای جیاواز لەگە سیستەمی دنیایە هەڵک میلەت دەنگ دەداتن حتا ئەگەر زۆری دەنگ بۆ کاندیدێکی ئەوە بەمانایەوە ئەو کاندیدا دەبێتە سەرۆک ئەگەر ئەو کاندیدا بە هەمان شێوە دەنگی زۆری ئەمریکای بدەستێنێ ئەگەر زۆرینەی دەنگ ئەلێکترۆل کۆڵێجی بەدەست نەهێنێت دەبێتە کۆڵی 70 دەنگ بۆ ئەوەی ببێتە سەر ئەو کاتە نابێتە سەر نمونە هیلاری کلینتن تەماشا بکەین ئالگۆر تەماشا بکەین لە دووڕە ئەوانە هەر دەنگی زۆری میلەتی ئەمریکایە بەڵام زۆری دەنگی ئەلێکترۆل کۆڵێج بۆ منافسەکان چوون لەبەر هەندێک ئەوە پۆستی سەرۆکایەوە بەڵێ دکتۆر سوپاس دەکەم دەگەڕێم وڵات دکتۆر جەنابش بەخێر و سوپاس بۆ ئامادەبوونت زۆر سوپاس ئەگەر لەوە دەست پێ بکەین بۆچی هەموو گیان چاوی لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بێگومان یەکێکە لە وڵاتە زلێزەکانی دنیاوە لە دوای شەڕی جیهانی یەکەم بەدواوە کاتێک ئەمریکا قارەی ئەمریکا بەجێ دێڕە و دێتە دنیای سیاسەی دەولێەوە و براوەی شەڕی جیهانی یەکەم ئەو دەبێت و لە پاڵ فەڕەنسا و بریتانیا و دواتر ئەو دەستکەوتانەی کە لە شەڕی جیهانی یەکەمدا کەم نەبوون بوو بە هۆکاریەوەی گواستنەوەی دارایی و مالی ئەوروپا بۆ نیویۆرک و بۆ ئەمریکا زۆری نەبرد سەر ڕێەکانی فاشیزم و نازیزمدا ئەوروپا بووە هۆی هەڵگیرسانی شەڕی جیهانی دووەم جارێکی تر ئەمریکا لە 2 ساڵ یەکەمدا چۆن بڵێ تەماشاکەر بوو جۆرێک لە جۆرەکان ڕاستە مائیلی دیموکراسیەت و وڵاتانی دیموکراسی بریتانیا و فەڕەنسا بوو بەڵام ڕاستەوخۆ نەچوو ناو شەڕەکەوە تاو کاتێک کە لە یابان لە هەرلبێریدا ئەو کەشتیە جەنگی بە ناچاری ئەمریکا ئیتر ئەو قەرارەی کە داوی لە ساڵی 1935 بۆ ئەوەی کە بێلایەن بێت لە شەڕەکەدا ناچار چوە ناو شەڕەکەەوە شەڕی جیهانی دووەمیش بە قازانجی ئەو کۆتایی هات ئەگەر چی قوربانیەکی زۆری جیهانی زیاددا 50 ملیۆن خەڵک بوو بە قوربانی و ئەوروپا جارێکی تر خەڵتانی خوێن بووە وێران بووە ئەم جاریان بەکارەساتر ئەوەی کە کەوتە ژێر فشاری و یاخود کەوتە ژێر هەژمونی ئەمریکاوە بە جۆرێک تا ئێستاشی پێوە بە دیاراویش پرۆژەی مارشال بۆ خۆی وابەستەی ئەمریکای کرد لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیەوە حەلفی ناتۆ لە چلونەوەدا بەدوا جۆرێک لە جۆرەکان ئێستاشی پێوە بێ ئەوروپا ناتوانێت لە کۆمەڵێ بواری چارن و سازا بەبێ ئەمریکا هەنگاو بێت. بەڵێ بەس سەبارەت بە ڕۆڵی سەرۆک لە ئەمریکا بڵێن ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە دەسەڵاتەکانی ئەوەندە ئێستا هەموو گیان چاوی لەسەر بڵێن هەڵبژاردنەکەیە دەسەڵاتەکانی بەم شێوەیە سەرۆک ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێت لە سیاسەتی ناوخۆ و بڵێن سیاسەتی دەرەوەش بۆیە ئەوەندە بایەخی پێ بدرێت بێگومان ئەوەی ئەگەر ئەمریکا شانازی پێوە بکات دووشتە یەکەمیان ئەو سیستەمە دیموکراسیەیە و دووەمیان ئەو نظامە موئەسسەساتیە کە تا ئێستاکە ئەو دەستورەیە کە پێوە دەنازێنێت و بۆ بینەران ئەو ڕوون دەکەینەوە دەستورێک 200 ئەوەندە ساڵ تەمەنی بێت
لە ساڵی 1970 بەدواوە کاتێ دەبێتە دەستوری ئەمریکی تا ئێستا 29 جار تعدیل کراوە لە کاتێکە هیچ وڵاتێک ئەوەندە نەیتوانیوە دەستورەکانی بێنێتەوە ئەمە مای ئەوەیە کە ئەو دەستورە ئەوەندە تۆکمەی داڕێژراوەتە ئەوەندە جۆرێک لە جۆرەکان ئەو خەلەلانەی کە لە نظامی سیاسی تووشی دەبێت ئەمریکا کەم جار ینی بۆتەوەی ئەو کە دەستور بێتە ئەرقە لە بۆ ئەوی کە بتوانێت هەنگاوی پێ بنێ ئەمە ینی ئەو دەستکەوتانەیە کەوای کردو ئەمریکا بتوانێت شانازی پێوە بکەوە هۆکاری زۆرێک لە بوارەکانی تردا ئەو شێوازە حکمڕانیە بۆ شێوازی حکمڕانی ئەمریکا ئەتوانم بڵێم شێوازێکی ئەجگار سیر و سەمەرە و ئاڵۆز و معقەدە ئەو دەسەڵاتە تەنفیزیەوە دەسەڵاتە تەشیعە جۆرێک لە جۆرەکان بەسراون بەیەکەوە بڵێن ئێستا لە ئەمریکا حکوومەتمان هەیە کابینەکە بەڵێ تا کابینەمان هەیە بڵێن کۆنگرێسیشمان هەیە کە دەسەڵاتی تەنفیزیەوەی کە سەرۆک تعبیری لێ دەکا و دەسەڵاتی تەشعیش ئەوەی کە هەردوو جەناحەکەی کۆنگرێس و ئەندامانی ئەنجومەن کە 435 کەسن و پیران 100 کەسن کە کاتە 535 کەس و هەر لەوێشەوە هەر ویلایەتێک کاتێک کە بۆ انتخابات ئێستاش ئەگەر قسەی لەسەر بکەین دەبینین ئەو مجەمع انتخابی کە ناو نراوە ئەبێ 270 بێت بەو مانایە 270 کە لە چی واتوە سەتی کۆنگرێسە ئەنجومەنی پیرانە و 435 کەشی ئەندامانی نوابەکە لە کۆی ئەمەدا سێش بۆ نیویۆرک دانراوەکەواتە ڕقەمەکە کاتە 269 ئەگەر دابەشی دوی بکەین واتە ئەگەر زائیدەن یەک کەواتە 270 کۆی مجموعی گشتی کێ هەر سەرۆکێک بەدەستی بێنێ ئەوە ئەو سەرۆکە ئەو براوەی سەرۆکایەتی ئەمریکا دەکات. سپاس دەکەم دکتۆر کرماچ ئەگەر بگەڕێنە و لای بەڕێز سەبارەت بە ڕێژەی بەشداریکردنی خەڵک لەم هەڵبژاردنە ڕێژەکە بەرز بووە گەر بەرز بووە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ سەرەتا دەمەوێت ئاماژە بە لێشت بکەم کە ناوی دکتۆر فەرموونی لەمەڕ ئەوەی کە هەڵبژاردننی ئەمریکای لەسەر ئاستی جیهانی پێدرێتن کارێگەرێتی ئەمریکا جیهانی سەرمایه‌داری دارە دەکات سەرمایه‌داری بەدەستهێنان هەر جۆرێک ئەوەی کە یارمەتیدەکەیە ئەمریکا ئاپوریەتی ئەگدار بەهێز ئەو ئاسان کوریا و ئاسانکە ئەمریکا بە ئاسان مداخەلە لە وڵاتان بکات لە ڕێگای ئابوو سیاسی وزەکی ئەو تۆکاتن کە هیچێکێک لە وڵاتان نامبیتن ئەو وای کردە هەمیشە ئەسانکەی لەسەر ئاستیا بە هەڵسەنگان بەرچاو ئەوە وای کردە کە کارێک بگرن هەڵبژاردنی ئەمریکای باید پێ بدرێتن پاشان جەنابی پلانی مارشال سیاسەتێکی دەتاری بڵێیت ئەمریکایە بوو بۆ ئەڵمانێ پاش ئەوەی کە لە جەنگ دوو جیهانێ شکستی خوارد ئەو وڵاتان نابوود بوو ئەمریکا پلانی مارشال بۆ نوێکردنەوەی یارمەتیدان نوێکردنەوەی ئەڵمانێ کە ئەڵمان نەکردوتە ژێر نفوزی کۆمۆنیزم کە ئەو کار لە هەڵسوودا هۆکارەکەی زیاتر ئەوەی کە مارەی ئەلکترۆل کاڵ هەفتە هیچ پەیوەندی بە پێکهاتەی ئەو 450 ئامیسێنێتەوە نییە ئەوە لەسەر ئەو بنیادەتایە هەر ویلایەتێک بە گوێرەی ئەمریکایە دوو سەنەتۆری جودا لە قەوانین جغرافیایی جودا لە زۆری سەرژمێری ویلایەت
11 electoral college کە نۆتان ئەندامانی جوانێرانن دوانیان سێنەت بە شێوەکی داستۆن زۆرینەی دەنگ بۆ کامەلا بچیت ئەو 11 بۆ ئەو دەچیت لە کۆی ئەو electoral college 270 گەرەکەکان ئەوەی بێتە سەرۆک بە شێوەکی ئەو 270 electoral college ئەو ویلایەت دەکەنەوە کە ویلایەتی بڕیاردەر ئەوەی کە پێیان دەکرێت ویلایەتێک من دەنگێکی کاکە بەڵێ دکتۆر دەگەڕێم وڵات دواتر ببوورە دەگەڕێم وڵات دکتۆر کرمانس دکتۆر بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر گیان ببوورە دکتۆر لوقمان بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە بڵێن جیاوازی ڕاستەقینەی هەردوو سەرۆکە کە یەکیان کە ترامپە بەکارێنوسیە لە ئابووری بایدن بەکارێنوسیە لە یاسا جیاوازێکی زۆریان هەیە بۆ سیاسەتی ناوخۆ هەم بۆ سیاسەتی دەرەوەش بێگومان من بۆچنی خۆم هاتنی ترامپ کە لە 4 ساڵی یەکەمدا کۆتایی هاتووە ئێستا ئێمە قسە لەسەرەوە دەکەین ئایا 4 ساڵی تر حکومڕانی ئەو دەبێت یاخود بایدن دەبێت نظامی سیاسی ئەمریکی من پێم وایە لە 20 ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو سەرڕۆیانەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی ئەفغانستان و شەڕی عێراق و کۆمەڵێک گیر و گرفتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ئەو یارمەتی دانە بێشومارەی بۆ ئیسرائیل جۆرێک لە جۆرەکان تووشی وابەستەی بووە تووشی تەجمید بووە و تووشی استدام بووە لە دوای ڕۆخانی سۆڤێت لە ساڵی 1991 بەدواوە نەتیجەی ئەو ئستنزافە مادی کە لە ئەفغانستان و لە عێراق و لە ناوچەکەدا کردی پێم وایە ئەوەی کە پێی دەڵێن دەولە العەمیقە و یاخود بەرژەوەندی ئەمریکا ئەوە بوو کە کەسێکی جیاواز لە 45 ساڵی ڕابردووی حکومڕانی هە لە ساڵی 1945 بەدواوە جیاواز کەسێک دوور لە مۆڕاڵ کەسێک دوور لە بەها و لە قیم و کەسێک تەنیا بە ئەچاویلکەی ئابووری تەماشای سیاسەتی دەرەوە بکەوە بەرژەوەندیەکانی لە دنیای دەرەوەدا بکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ئستنزافەی کە خوێنبەربوونە اقتصادیەوە مادی کە لە ئەمریکا ڕوویداوە ئەوەی کە یاخود دەولە العەمیقە پێویستیان بە کەسێکی وەک ترامپ بوو و لە بیرمان نەچێت هاتنەکایی و هاتنە ئاراوەی سین وەکو هێزێک وەکو تەنینێک جۆرێک لە جۆرەکان ئەمریکا ئێستا لە وەرچەرخانێکی یاخود لە دۆخێکی هێجگار ئاڵۆزدایە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو دەبینین لە ساڵانی شەڕی جیهانی بەدواوە ئیتر تەنیا دوو جەمسەر اشتراکیەت ڕکابەری دەکردوە و دەیزانی بەرامبەرەکەی چیە بەڵام ئێستا ئەمریکا تووشی دەیان گرفت تووشی دەیان کێشمە کێش بۆتەوە هەر لە ڤەنزوێلاوە بیگرە هەتا دەگاتە کۆمەڵێ کێشمە کێشی جیهانی ئەوروپا ئێستا لە دۆخێکی نالەباردایە و ئەمریکا بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان من ئەگەر ئەمە بشوهێنم ئەم دۆخەی ئەمریکا ئێستا کە بەڕابردووی ئەمریکایان بەڕابردووی ئەو سیاسەتە دەوری کە پێشتر ئەمریکا قۆناغەکانی پێشووتر ئەتوانم بڵێم ساڵی 1920 جارێکی تر لەسەر هەڵدانی ئەزمەی اقتصادی ئەو کاتەدا کە لە 29 تا 33 ئەزمەیەکی اقتصادی خانق یەقەی ئەمریکای گرەوە دواتر ئەوە تەشەنەی کرد گەیشتە ئەوروپا و لە نەتیجەی ئەوەدا فاشیزم و نازیم ئیسفادەیان کرد و گەیشتنە دەسەڵات و چارەسەرەکە تەنها ئەوە بوو بە شەڕی جیهانی دووەم کۆتایی هات و دنیای دووجەمسری هاتە ئاراوە پێم وایە ئێستا ئەمریکا لە دۆخێکی هەمان شێوەدایە باش بەس دکتۆر بە دیاری پێویستە جیاوازی کۆماریەکان بڵێن کە ترامپ کاندیدیان لەگەڵ دموکراتەکان کە بایدن جیاوازیان چییە لە سیاسەتی دەرەوە بۆ نمونە بە کورتی بڵێن جیاوازیەکە من پێم وایە ئەگەر تەماشا بکەی هیچ سەرۆکێک ناتوانێت بەرژەوەندی ئەمریکا نەپارێزێت
بەڵام هەر کەسێک بە دیدگایەکی خۆی هەر کەسێک بە ئاراستەیەک جیاوازی تر لەوی تر دیموکراتەکان وا مەشهورن جۆرێک لە جۆرەکان کە گرنگی بە دیموکراسیت بدەن و گرنگی بە مافی مرۆڤ بدەن و گرنگی بە ئەوەی کە پێکاتەی عەرقی تر بۆ نمونە ڕەشپێستەکان ژمارەیەکی زۆر لەگەڵ ئەوانن و کۆمەڵێک فاکتەری تر بەڵام لە بەرامبەردا کۆماریەکان و جیاوازن بە تایبەت لە دوای ساڵی 1982 بە دواوە ڕۆنالد ریغن وەکو مەدرسەیەکی نوێ وەکو قوتابخانەیەکی نوێ بۆ ئەو حزبە کۆمەڵێک ڕەهەندی تازە هێناوەتە ئاراوەوە هەر ئەوانیش بوون بەو مەدرسەیە کە توانیان سۆڤێت بڕۆخێنن کەواتە لە هەردوو حاڵەتەکەدا ئەم دوو حزبە ئامانجی سەرەکی بەرژەوەندیەکانی باڵای ئەمریکایە بەڵام هەر کەسە و هەر حزبە و بە تێڕوانینێکی تروە بە دیدگایەکی جیاواز کە بتوانێت ئەوە جێبەجێ بکات بەڵام باس لەکرێت چەند دروستە کە کۆماریەکان زیاتر دانێ بە شەڕ کێشەکان یەکلا بکەنەوە بڵێن بە بەراورد بە دموکراتەکان و ینی هەتا ترام بازۆڵەکێک کە سەرۆکێکە بەس ئەو وەکو سەرۆکی کۆماری جەنگی کاڵنەگیر ساندووە بێگومان ئەگەر تەماشای مێژوو بکەیتەوە هەر کاتێک کە پێویستی ئەمریکا بەوە بێکە ئاڵۆزیەک ڕوو بدا یاخود بتوانێت بەژەوندەکانی ئەمریکا بپارێزە دەبینین کۆماریەکان جۆرێک جیاواز لە دیموکراتیەکان و هەردووکیان بۆ شەڕەکان زیاتر دیموکراتیەکان نەرمتر بوونەوە لە بەرامبەردا بۆ نمونە لە شەڕی کەنداودا ڕۆڵێکی سەرەکی جۆرج بۆش ڕۆڵێکی سەرەکی بینی و لە شەڕی تیرۆردا ئێستا ترام جۆرێک لە جۆرەکان شانازی بەوە دەکات دەڵێ لە توانای من و لە مەقدارەتی مندا توانیم ئەو ئاڵۆزەی لە شەرق هەوسەدا جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکەم هەرچەندێک ئەمەش من بە خەیاڵی دادەنم هێشتانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستە ئەگە تیرۆر جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە لە سووریا بەرقەرار بوو کۆنتترۆلکەرە بەڵام هێشتا نەگەیشتوتە ئەوەی کە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە کێشمەکێش و لە ململانەکان ڕزگاری ببێ من پێم وایە قۆناغی ڕۆژهڵاتی ناوەڕاست لێرە بە دواوە قۆناغێکی ترە وا دەکات کە سیاسی خارجی ئەمریکی مراجعەتێکی نۆ بکاتەوە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست چونکە بۆچی ئەو ئەزمەیە خەریکە امتدادی ناوچەکانی تر دەگرێتەوە ئەو کێشمەکێشەی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ ئێستا خەریکە پەلدەهاوێشێ بۆ شوێنەکانی تر بۆ نمونە قەوقاز بۆ نمونە لە ئەوروپادا ئێستا کە خەریکە ڕەبتی ئەو ئاڵۆزیانەی دەبین کە ڕۆژهڵاتی ناوەڕاست تەنیا دوێنێ لە ساحەکەی بوو ئێستا تەشەنەی کردووە بەڵا بەس هۆکارچی کە دکتۆر لە سەردەمی ترامپ لە زۆربەی بڵین ئەمریکا لە زۆربەی ڕێکەوتنەکان کشاوەتەوە بۆ ڕێکەوتنامە ئەتۆمیە بڵین کەش و هەوایە ڕێکەوتنی زیاتر لە دەڕێکەوتنێک ئەمریکا پاشەکشەی کردووە لەم ڕێکەوتنانە ئەمە دەچێتە ئەو خانەیەوە کە ئەمریکا ئەو شعاری هەڵبژاردوو لەلایەن ئەم سەرۆکەوە ئەمریکا ئەوەلن واتە ئەمریکا لە پێش هەموو شتێکەوە ینی ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەوەیە کە سیاسی خارجی ئەمریکی جۆرێک لە جۆرەکان ترامپ هاتووە بە دیدگایەکی ئابوووریانەوە و بۆ چارەسەرێکی ئابوووریانەی ناو ماڵی ئەمریکا و لە نەتیجەی وەکو باسم کرد ئەو سنجافەی کە لە شەڕی ئەفغانستان و لە شەڕی عێراقدا هاتووەتە ئاراوە بتوانێت ئەمە چارەسەر بکات کەواتە خەیاڵ و خەونی ترامپ تەنها ئەوەیە کە بتوانێت ئەو چارەسەری ئەو بکوە لە بە چاویلکەیەکی ئابوووریانەوە یان ئەگەر تەماشا بکەین ئێستا کە بۆ نمونە ئەوەی کە معنیە بە نەتەوەی کوردەوە وڵاتی تورکیا ئێستا لە چوارچێوەی ئەو ڕفتارانەیدا دەیکات ترامپ مامەڵەیەکی ئێژگار سیر و سەمەرە لەگەڵ تورکیادا دەکات بۆ لەبەرەوەی بەرژەوەندیکی ئابووری شخصی خۆشی لە تورکیادا هەیە کەواتە ترامپ تەنیا بە چاویلکەی ئابووریانەوە و جۆرێک لە جۆرەکان جیاواز لە 45 سەرۆکی پێش و خۆی داماڵڕاو لە هەموو بەهایەکی ئەخلاقی و جۆرێک لە جۆرەکان و ئەمریکاش بۆ خۆی ینی کەسێکی وەکو ترامپی گەرەکە ینی من بەسەراحەت بۆی بتوانم بینەران ئەم پەیامە بگەێنم 45 ساڵی حکمڕانی ئەمریکا ئەگەر لە دوای شەڕی جیهانیەوە جۆرێک لە جۆرەکان ئەو وابەستەیە یاخود ئەو چاو بەستەوەی کە بۆ گەلان بۆی کە
تەشەنەکردنی دیموکراسیەت و مافی مرۆڤ بۆ دوایی بەڵام کاریزمای ترامپ من پێم وایە ینی جۆرێک لە جۆرەکان تعبیری حەقیقی و تعبیری ڕاستەقینی گەلانی ئەمریکا دەکات کە گەلانی ئەمریکا کەسێکی وەک ترامپیان دەوێت ئەمە بۆ خۆی ئێستا شتێکی ناوازەیەوە شتێکی تازەیە لە سیاسی خارجی ئەمریکیدا بەڵام دقاودق تعبیر لە تاکی ئەمریکی دەکات و جمهوریەکان ئێستاکە کەسێکی وەک ترامپ ڕێک ئەوەیە کە تعبیر لەوە دەکاتەوە کە 45 ساڵی پێشووی خۆیان ئەو حکومڕانیە جۆرێک بە ناوی دیموکراسیەتەوە بە ناوی مافی مرۆڤەوە چاوبەستنی جیهانی دەرویان دەکرد. ترامپ کەسێکی واقعی و کەسێک دقاودق سەریح لەگەڵ شعبی ئەمریکیدا و سەریح لەگەڵ عیباراتی خۆیدا بۆەوەی کە بتوانێت ئەو تەنگەشەی کە ئەمریکا لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی پاشەکشەی سەربازیەوە لە نەتیجەی شەڕی ئەفغانستان و لە نەتیجەی شەڕی عێراقدا جۆرێک بتوانێت ناو ماڵی ئەمریکا ڕێک بخاتەوە و من پێم وایە هەر لەو منتەڵەقەشەوە هێشتانە زووە قسە لەسەرەوە بکەین هێشتانە ئەمریکا پێویستی بە کەسێکی وەکو ترامپە. بەڵێ بەس وەکو پێشبینیەکان بۆەوەن کە ترامپ ببێ بە سەرۆک یاخود بایدن ڕاپرسیەکان یاخود جارێ قورسە پێشبینیکردنی هەردووکیان یعنی ئەوەی کە من لە دوێنەوە لە سەرەتای ئەم حملە انتخابیەوە متابعی دەکەین پێم وایە هەردووکیان زۆر لە یەکەوە نزیکن و ڕقەمێکی وازح لە بەرچاودانیە بتوانین پشتی پێبەسین ڕاستە و ڕاپرسیانە دەکرێت ڕاستە انتخاباتەکە ئێستا لە سەروبەندی کۆتاییدایەتە بەڵام هێشتانە زۆر قسە لەسەرەوە بکەین بە دەلیلیی بە دەلیلەوەی 2016 کاتێ هەموو پێشبینیەکان و هەموو استفتاءەکان و هەموو ئەو دەلالاتانەی کە دەردەچوو تەوەقعی ئەوە بوو کە هیلاری کلینتن دەیباتەوە بەڵام وا دەرنەچوو بۆ ئەو نظامە سیاسیە ئەو سیستەمە انتخابی کە لە ئەمریکادا هەیە ڕەنگە زۆر قورس بێ ینی لە هیچ وڵاتێکی تردا نظامە سیاسی نییە کە بتوانێت لە مجموعی انتخابی 270 براوی یەکەم دەبێت ترامپ بۆ خۆی سوودی لەو مجمع انتخابی سپاس دەکەم. ناوبڕێکمانەیە دواتە دەگەڕێن و لای دکتۆر کرماس وەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت دەگەڕێن وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دەیشە وی دەست وازی لێبێت ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شيء فير نبي ئەلو برنجی محموودە باجووە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبا بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ڕووبا بەوە ڕێکلام بوو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە
گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی. بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئایا لە نێوان ترامپ و بایدن بەپێی نەتیجەکان ئێستا هیچ شتێک دەرکەوتووە کامیان براوە دەبێت؟ دکتۆر دکتۆر گوێت لە ئێمەیە؟ بەڵێ گوێم لێت. بەڵێ فەرموو بەپێی نەتیجەکان بڵین ئەوەی کە ئێستا دەرکەوتووە ترامپ یاخود بایدن کامیان براوە دەبن؟ بە گوێرەی ئەو نیشانانەی لە زۆرینەی دەنگدانی خەڵکی ئەمریکای نزیکەیەتە ئێستا نەک لە 100 ملیۆن ئەمریکای دەنگیدایە هەتا ڕێگیریەکە ئەمریکای بایدن لە پێش و لە هەندێک لە یەکلاکەرەوە ئەو لە پێشە لەبەر هەندێک پێش مالێکی زۆر بایدن دیسا لە هەڵبژ ئەمریکای هەموو شتێک چونکە ئەو ئەلێکترۆل ئەو بڕیار دەدات و بیتە سەرۆکای لەوەی هەتا ئێستا چەند دەنگیدا سکارەی پێشتری من هەتا ئێستا بۆ ساڵات هەڵبژاردنێ ئەوەی ئێستا خەڵک ئیشتیاقێک بچێتن لە سرم نەدیتێ دەنگدانی ئەو جارە زۆر درێژ بوو ڕۆژیش لە ئێمە کە بڕات هەمان ویلایەتەکانی ئەوەش هۆکار هەم لایەنی یەکان لایەنی دیموکراسی جهد یانەوێ بێت کە دەنگیان تایبەتیش لە دەنگدانی پێش چونکە ئەوجا لە جێگەی دیکە خواردنی ئەوجا تەنیا هەڵبژە بینی کان دیموکراتەکە کۆماریەکە هەڵبژار دۆمان لەسەردان بە حکمی ئەوەی کەدا لەو چات سەرۆکایەتی یا ئەمریکای وێران کرد بە تایبەتی یەکێتی نیشتیمان وەکو میلەتەوە بەشی کردی دان ڕەگەزپەرستی جارێکی دیز کە
ئاسوودی پێن و قسە لە بەڵێ خەڵکانی دیکە بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بەڵێ ترەمپ دۆست نەهێشتووە بەڵێ ترەمپ لەسەر ڕووی بیزنس کار دەکاتن بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاتمان گرتی زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا سوپاس دەکەم زۆر سوپاس دکتۆر کرمانج گوندی مامۆستای زانکۆ دکتۆر لوقمان بگەڕێمەوە لای بەڕێزت دیارە دواتریش دکتۆر فازڵ کوردی لەگەڵمان دەبێت سەبارەت بە بڵین ڕۆڵی یەکلاکەرەوە لە ناوخۆی ئەمریکا پێ دوایە دەنگدەری ئەمریکی پایاق بە سیاسەتی دەرەوە بدات لای بڵێن گرینگە سیاسەتی دەرەوەی ئەمریکا یاخود پرسی وەکو هەری کار ئابووری ئێستا بە تایبەتی مەسەلەی کۆرۆناشیاتوتە سەر ئەوانە بۆ ئەمریکیەکان زیاتر ئەولەویەتن تاوەکو سیاسەتی دەرەوەی وەکو دەنگدەر لە نظامی ئەمریکیدا ینی یەکێک لە ئەمانجە سەرەکیەکانی ئەمریکی سیاسی ئەمریکیدا ئەمنی قەومی بە دەرەجەیەک پاراستنی ئەمنی قەومی بە دەرەجەیەک ئەوە لە ئەولوێتیەکانی هەموو سیاسەتێک سەرۆکیەکە کە دێتە سەرکار دواتر دەچێتە سەر بواری ڕەفاهێت واتە ئەوەی کە پاراستنی بەرژەوەندیە باڵەکانی ئەمریکاوە ئەمنی قەومی یەکێکە لە هەموو ئەولوێتەکانی هەموو سەرۆکیەک نەک تەنها ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین. خاڵی دووەم دەچێتەوە سەر ئەوەی کە پاراستنی ئەو ڕەفاهەتی کە ئەمریکا بە درێژایی مێژوو بۆ هاوڵاتیانی دابینی کردووە جۆرێک لە جۆرەکان ئەمە ڕنگدانەوەی لە ژیانی تاکی ئەمریکیدا ڕەنگی داوەتەوە تەنانەت لە ژیانی کۆمەڵایەتی لە ژیانی ڕۆژانەشیدا. بۆ خۆی ئەمە هیچ سەرۆکێک ناتوانێت پشتگوێی ئەم خاڵانە بکە ئەوەی دوجار ئەو سیاسەتە خارجی کە ئەگەر لە دەروەوەی وڵاتیش لە سیاسی دەریشتا دوجار بۆ ئەوەیە بە قازانجی بەرژەوەندیە باڵەکانی ئەمریکا دەگەڕێتەوە و هیچ سەرۆکێک ناتوانێت پشت لە بەرژەوەندیەکانی باڵای ئەمریکا بکە بۆیە هیچ وڵاتێک هیچ سەرۆکێک ناتوانێت بەدەر لەو مؤسساتی کە لە ئەمریکادا هەیە ڕاستە سەرۆک وەکو ئاماژەم پێکرد دیکتاتۆری دەستوریە بەڵام عینی کات دەبێ وابەستەی ئەو دامەزراوانە بێ کە وەکو فلتەرێک ئەگەر جۆرێک لە جۆرەکان بۆ نمونە هەر معادەیە کاتێک کە دەیبەسێ ڕاستە ئەمریکا لە ڕێگەی سەرۆکەوە معاهدات بۆ نمونە من ئەگەر نمونەیەک بێنمەوە بۆی بینەران ئەمە باشتر وازح بێ لەیان ساڵی 1929 کاتێک کە شەڕی جیهانی یەکەم کۆتایی دێت و ئەو اتفاقی بۆ کۆتایی هێنان بە شەڕی جیهانی یەکەم کۆنگرس ڕەزامەند نەبوو و سەرۆکی وودرۆ ویلسن مەشهورە ئەو خاڵانەی کە بۆ ئاشتەوایی لە جیهانداوە ئەو سیاسەتە میسالی کە بەرقەراری کردبوو کۆنگرس ڕازی نەبوو کەواتە مەرج نییە دەسەڵاتەکانی سەرۆک ئەگەر کۆنگرس وەکو فلتەرێک ڕەزامەند نەبێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە کۆی گشتی دەسەڵاتی سیاسی ئەمریکا ینی معادلەیەکی ئەجگار هاوسەنگە و متەوازنە لە نێوان کۆنگرس و لە نێوان دەسەڵاتەکانی سەرۆکدا دوجار ئێمە ئەگەر قسە بکەین لەسەر دنیای ئێستاوە سیاسی خارجی ئەمریکی ئێستا ڕەنگە سەدەی 21 سەدەیکی ئالۆز بێ بۆ ئەمریکیەکان چکەوان بڕیاریان داوە سەدەی یەکەم سەدەی 21 سەدەیکی ئەمریکی بێ بەڵام لە بیرمان نەچێ ئایا ئەو فلترانەی یاخد ئەو تەنگەشانی کە ڕوبەڕووی سیاسی خارجی ئەمریکی دەبێتەوە ئەگەر لە دنیای ئێستادا هەمان ساتەوەختەکانی ساڵی 1990 بە دوایە بێگومان نەخێر ئێستا وەکو ئاماژەم پێکردسین بربەستێکی گەورەیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی استنزافی عسکەریشەوە ینی سەربازی ئەمریکی ماندووە 20 ساڵە لە ئەفغانستان و لە زۆرێک لە شوێنەکانی دنیا ماندوو دەبێت کەواتە ئەم هەڵبژاردنە من پێم وایە محەکە بۆ ئەوەی کە بتوانێت جۆرێک لە جۆرەکان وەکو پێداچوونەوەیەک بۆ سیاسەتە خارجی کە لە ساڵانی ڕابردوودا و ئەو قەوقعی کە وەکو ئاماژەم پێکە ساڵی 1929 ئەمریکا بە دەوری خۆی هێندا تێکەڵاوی زۆرێک لە کێشمەکێشەکانی دەرەکی نەبێت جارێکی تر ئەمریکا پەنابەرێتەوە بەر هەمان سیاست و جۆرێک بتوانێت لە کێشمەکێشی سیاسی خارجی وڵاتانی تر خۆی تێوە نەگلێت. سپاس دەکەم. ئەگەر بچین لای کاک فازڵ کوردی
سەرۆکی ڕێکخراوی هاریکاری کوردستان کە لە ئەمریکاوە لەگەڵمانە. کاک فازڵ سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر دوایین ئەنجام و زانێرەکان لەبارەی هەڵبژاردنەکەەوە چی؟ طبعا دوایین هەڵبژاردنەکان بەڕێوەیە بە شێوەیەکی ئاسیانە. هەتا ئێستا زیاتر لە ملیۆن کەس دەنجی داوە. سەدی ئەوانەی کە هەتا ئێستا دراون یان بەواقعی بەڕێگای پۆست بێ یان بەڕێگای ئەمڕۆ بە دەنگانی ڕاستەوخۆ بێ زیاتر لە 100 ملیۆن. یعنی پرۆسەکە بە شێوەیەکی زۆر باش و زۆر ڕێکوپێک بەڕێوە دەچێت. بعدين بنوێیەکی ئەنجامدا لە هەمان کاتی ترامپ ئەمیش هات بۆ شوێنی هەڵبژاردننی لە ڤیرجینیا. بنوێیەکی ئەنجامدا و سوپاس ئەو کەسانەیە کە هاریکاری و بەڵێ بەڵێ دەگەڕێمە وڵات کاک فازڵ. دکتۆر بگەڕێمە وڵای بەڕێز سەبارەت بە خۆرەڵاتی ناوەڕاست بڵین کاریگەریەکەی چیە بەتایبەت بۆ عێراق بۆ سووریا بۆ تورکیا کورد لەو ناوچانە کاریگەریەکەی چییە بە دەرچوونی هەرکامێکە؟ پرسیارێکی زۆر بەجێیە ئەو پرسیارێکە من بە گرنگی دەزانم. ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە لە ئێستادا دوا قۆناغی ئەو حەڵقەیە کە لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانیەوە پێگەیشتووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەم قۆناغی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێگەیشتووە بە 5 قۆناغ دەگەیشتوتە ئێستاکە. هەر لە دوای شەڕی جیهانیەکەم بە دواوە کاتێک کە بریتانیەکان و فەڕەنسیەکان لە نەتیجەی ئەو اتفاقیە سایکس-پیکۆیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەش دەکەن لەسەر بەرژۆندەکانی خۆیان جۆرێک لە جۆرەکان ئەمە قۆناغی یەکەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاتێک کە ئەگەر قزەی فڵەستینی لەوێەوە سەرچاوی بگرین وەکو کێشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو مافانەی لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە لە 14 پێنجی ساڵی 1940 بەدواوە لەسەر بڕیاری نەتەوە یەکگرتوەکان دوو چواردوو ئێستاکە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئێستادا ئەو مافی کە بەدەستیان دەهات 190 تا 195 لەگەڵ بەراوردکردنی ئێستا لە 110. ینی ئەگەر ئەمە پاشەکشەیەکی ئێژگار کارەساتبارە بۆ وەکو گەل بۆ فەڵەستینیەکان. واتە لە نەتیجەی کۆمەڵی ئەحداسی یەک بە دوای یەک لە ساڵی 1945 بەدواوە کە شەڕی جیهانی کۆتایی پێدێت زۆر نابە اتفاقی هێرشی پەلاماری سێقۆڵی بریتانیا فەڕەنسا و ئیسرائیلەکان بۆ سەر مسر و ئەحداسی 67 هەمومان باش دەزانین و کارلێکەکانی نەتیجی ئەو نەکسەیە کە بەسەر عەرەبدا هاتدا 67دا و 73 دوا قۆناغی بەرەنگاری عەرەبە ئەگەر لێکی بدەینەوە جۆرێک لە جۆرەکان ئێستا دەبینین قۆناغی بەرەنگاری عەرەبی ئیسرائیلی گەیشتوتە قۆناغێکی تەواو پێچەوانە. دەکرێن وڵاتی سە کاریگەریەکان لەسەر عێراق و سووریا و بڵین تورکیاش. کاک فازڵ سەبارەت بە پێشبینیەکان ڕاپرسەکان باز لە بڵین سەرکەوتنی بایدن دەکەن. ئایا ئێستاێک لابۆتەوە چانسی بایدن سەرکەوتوو بێ یاخود بڵین پێوەستە بە ئەنجومەنی هەڵبژاردن کە پێکدێ لە 538 کەس؟ نەخێر کات خۆی لە ئاساسدا ئەو پێشبینیانە هەمووی ڕادەرنەچوو و ڕاستی دەرناچێت لەبەر ئەوەی لە کاتی خۆشی لە 2016 لە پێشبڕچێوی لە نێوان ترامپ و هیلاری کلینتن هەموو ئاماژەکان بۆ ئاڕاستەیە بوون کە هیلاری لە پێشەوەیە بەڵام پاشان ترامپ بردیەوە و ترامپ بوو بەسەرەوە. بەڵێ ئەی ئێستا چۆنە پێشبینیەکان کاک فازڵ؟ خۆی پێشبینیەکان ئەمریکا لەسەر ئەساسی ویلایەتەکان دابەش بووە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان. ئەوانەی کە ئەو ویلایەتانەی کە بە تەواوی یەکلا بوونەتەوە هەندێک ویلایەت هەن کە هەتا ئێستا یەکلایی نەبووتەوە ئەمانە سەرجی بەحەقن ئەمانە دەتوانن یەکلایی کردنەوەی هەڵبژاردنەکان بکەن.
بە هەرچی تۆنێت بێ ئەو ویلایەتانەی باشووری ڕۆژهەڵات لە فلۆریدا و جۆرجیا و نۆرت کارۆلاینا ئەمانە ئەگەر بێت و لە دەست ترامپ دەربچێت بەڵێ بایدن سەرکەوتن دێنێ بەڵام ئەگەر بێت و ترامپ فلۆریدا و جۆرجیا و نۆرت کارۆلاینا لە دەست نەدا لە هەمان کات یەک لە ویلایەتانەی سەرەوە لە باکووری ڕۆژهەڵات بەدەست بێنێ کەواتە سەرکەوتنی ترامپ یەکجارەتیە. بەڵێ بەس ئێستا نەتیجەکان کەی دەردەکەون بزانین بە تاوەتی یەکلا ببێتەوە نەتیجەی هەڵبژاردنەکە بایدن یاخود ترامپ سەرکەوتوو دەبێت؟ ئەنجامی هەڵبژاردن ئەمڕۆ دەرناکەوێت بەڵام پێشبینەکان دەوری ساعت حەوت هەشت یان شەو ئەم شەو پێشبینەکان دەکەوێت کام کاندید لە پێشەوە بەڵام بۆ یەکجارەشی و یەکلایەکردنەوەی چێنێ بەسەرۆک ئەمڕۆ یەکلای نابێتەوە لەبەر چەندین هۆ یەکێکیان هۆیەی کە لە هەندێ ویلایەت دەنگدانە درێژ کردێتەوە ئەوە یەک دوو بۆ ئەوانەی کە دەنگیان داوە بە پۆست لەوانەیە سێ چوار ڕۆژ تا بۆ هەفتەیەکی دە ڕۆژێکی کوێ بۆ جیاکردنەوەی دەنگەکان. بەڵێ بەس وەکو ئەوەی کە بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرینگە لەگەڵ دکتۆر لوقمانیش کەمێک لێرە باسمان کرد بەس ئەوەی کە بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرینگە ناوخۆی وڵاتەکەیەتی هەلی کارە تەندروستیە بڵێن کۆرۆنا ئێستا یاخود هیچ پەیوەستە بە سیاسەتی دەرەوە ئەمریکا لە خۆرڵات ناوەڕات چی دەکات لە وڵاتانی ترچی دەکات بۆی گرینگە دەنگدەری ئەمریکیەمە؟ دەنگدەری ئەمریکی دەنگدەرێکی چالاکە دەنگدەرێکی بەئاگایە بەڵام گرنگترینشت بۆ دەنگدەری ئەمریکی چونچە ناوخۆیەکان مەسەلەی سیاسەتی دەرەوە پانتایەکی زۆر کەم دەبێت لە ڕۆژی هەڵبژاردن بەڵام چێتە ناوخۆیەکانی ئەمریکا وەکو باست کرد مەسەلەی تەندروستی مەسەلەی کۆرۆنا مەسەلەی بێئیشی مەسەلەی ئابووری ئەمانە هەمووی کێشەی ناوخۆیین بە پانتایەکی زۆر کەم سیاسەتی دەرەوە کاریگەری دەبێت هەڵبژاردن لە ناوی. باشە سەبارەت بە زۆر قسە لەسەرەوە دەکرێت چی بۆ جیاوازیەکانیان چی بۆ ناوخۆی ئەمریکا ترامپ و بایدن و چی بۆ دەرەوەش ئەگەر بە کورتی بێندێک جیاوازیمان بۆ باسکەی جیاوازەکانیان چێگارە کامێکیان ببێ بە سەرۆک؟ جیاوازیەتی زۆر ڕوون سەختیارە لەبەر ئەوەی کۆماریەکان وا دەزانن ئەگەر بێت بایدن ببێتە سەرۆک دەکەوێتە ژێر هەژمونی دەرەکی بەتایبەتی هەژمونی تەپەکان لەبەر ئەوەیە ئەوشە بایدن وەکو کەسایەتێکی کۆنە سیاسەتی تەقلیدی لە واشنگتن زیاتر لە 47 ساڵە هاتوچۆی واشنگتن لەبەر ئەوە پێم وایە کە دەربێت و بایدن دەربچێت دەکەوێتە ژێر کاریگەری هەندێک هەژمونی دەرەکی وەکوتم وەکو هەژمونی کەپەکان. بەڵێ ئەی وەکو ترامپ چکە ئێستا باس لەوە دەکرێن دێک وڵات بۆ نمونە وەکو بڵێن رووسیا وەکو تورکیا خوازیاری ئەوەن کە ترامپ دەربچێ بەڵام هەندێکیان وەکو ئێران وەکو چین بازێک خوازیارن بایدن دەربچێت هیچ دەستێوەردانێکەیە لەمڕۆ لە هەڵبژاردنەکە؟ هەتا ئێستا ئەوەی کە من ئاگادارم و راپۆرتەکان هیچ ئاماژە بەوە ناکەن بە هیچ جۆرێک دەستێوەردانێکی دەرەکی لە هەڵبژاردنی ئەمریکا کراوێت تا ئێستا. بەڵێ بەس وەکو بڵێن بۆ دەرەوە ترامپ و بایدن بەنسبەت عێراقەوە
هیچ جیاوازێکی ڕوونیان هەیە بۆ نمونە یاخود استراتیژیتی ئەمریکا لە چوارچێوەی خۆڕاتی ناوەڕاستی یاخود لە عێراق استراتیژیەکی دیاریکراو هەیە؟ وعێراق بەڵێ استراتیژیەکی تایبەتی هەیە وەکو عێراق وەکو وڵات ئەگەر لێ بوو کە هەمومان بیرمان کە کاتێک کازمی سەردانی واشنگتنی کردو پێشوازیەکی زۆر گرنگی دەکراو لە هەمان کات دەستکرا بە واژووکردنی چەندین پەیماننامە و پەتکات لە نێوان وڵاتی ئەمریکا و عێراق. باشە بەس دەکرێت پێم بڵێ بۆ چوو تا ئێستا لە سەردەمی دۆناڵد ترامپ ئامادە نەبوویت سەرکردەیەکی کورد ببینێ بە تایبەت لە پێوەست بە هەرێمی کوردستان پێشتر بڵێن لە سەردەمی سەرۆکەکانی تر ئەم حاڵەتە ڕووی داوە؟ خۆی ئەگەر دەبێت ئەمە زۆر ڕەشکاو بین بەنسبەتی ئەمریکا ئەوەی بڕێک شارەزا بێت لە سیاسەتی ئەمریکا و لە دیپلۆماسیەتی ئەمریکا هەتا ئێستا هیچ استراتیژیەک نییە بە ناوی استراتیژی ئەمریکا و کورد بەڵکو استراتیژی ئەمریکا بەندە لەسەر ئەو وڵاتانەیە کە کوردی لەسەر دابەشکاوە. بەڵێ یعنی ئێستا شتێک نییە بە ناوی پەیوەندی کورد و ئەمریکا گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترم دەیە سوپاس دەکەم. من مەبەستم پەیوەندی نییە، من مەبەستم وەکو استراتیژ وەکو سیاسەت ئەگەر بێت و تەماشا هەرێمی کوردستان بکەین بەڵێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق کاتێک سەرۆکی ئەمریکا راپۆرتێکی لەسەر عێراق دەکرێتە پێشی یان وەردەگرێت لەوانەیە بەشێک لەم راپۆرتە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبێت. بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی ئێستا کامیان دەرچێ بۆ کورد باشە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. خۆی گرنگەوەیە کە تۆ ئەم ڕاستە بزانی ئایا ئێمە یان کورد هەتا ئێستا چی بۆ خۆی کردیوە؟ تۆ ئەو کەسانێک کە کاری سیاسی دەکەن و کاری دیپلۆماسی دەکەن لە واشنگتن کاتێک کە مەسەلەی کورد دێتە پێشەوە پرسیارە هەرێکی دەکە ئەوەیە کە لێت دەکەنەوە ئایا تۆ هەتا ئێستا بۆ خۆت چیت کردووە؟ ئەمە گرنگەکەیە. سوپاس دەکەم کاک فازڵ کوردی سەرۆکی ڕێکخراوی هاریکاری کوردستان بۆ توانەسازی کە لەگەڵ ماوەی سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ئامادەبوونێت. کاک دکتۆر کاتمان زۆر کەماوە بەس بە کورتی سەبارەت بە کاریگەریەکانی لەسەر عێراق لەسەر تورکیا و لەسەر سووریاش یاخود لەسەر ئێرانیش بڵێن کاریگەری ماڵبژاردنە. بێگومان ینی ئەگەر لە چوارچەوەی سیاسی دەرەوەی ئەمریکا ئەگەر سەرۆکەکە هیچ سەرۆکیێک ناتوانێت پشتگوێی سیاسەتی ناوخۆی بکە و گرنگی سیاسەتی ناوخۆ ئەو لەوێتە بۆ هەموو سەرۆکێک. بەس ئێران بۆچی بەلای ئێرانەوە باشترە بایدن دەرچێت ڕەنگە لە نەتیجی ئەو ململانی ئەو کێشمەکێشەی لە چەند ساڵی ڕابردوودا ترامپ لەگەڵ ئێراندا حاڵەتێکی نەفسی بێەوە ئەگەرنا من پێم وایە ئەگەر بایدنیش دەرچێتەوە خۆ بایدن ناتوانێت ئەو فشارانەی کە ترامپ کردی یاخود ئەو داواکاریانەی کە ئێستا هاتوۆتە ئاراوە بایدن لێ ئەی بۆ عێراق بۆ کوردی عێراق بۆ سووریا تێڕوان کێشەکە لەوەدایە هەموو سەرۆکەکانی ئەمریکا ئێستاشی پێوە بێ لە چوارچەوەی عێراقدا تەماشای کورد دەکەن و بەرژەوەندیەکانی عێراق لە چوارچەوەی دەوڵەتێکی تەماشا دەکەن و لەوێەوە ئەگەر مەسلەی کورد بێتە ئاراوە واتە هیچ سەرۆکی ئەمریکی تا ئێستاشی پێوە بێ و ئەوەندەی ئێمە خۆشحاڵین بە هاتنی بایدن ڕەنگە لە عاتفەوە هاتبێت. ڕاستە ئەو نەهامەتیانی کە ترامپ بەسەر کێشەکانی سووریا و دەستواڵاکردنی تورکیا بۆ داگیرکردنی کۆمەڵێ شوێن لەوانە ئەفرین و کەرکووک ئەو چاوپۆشی کە بۆ سوپای عێراقی بۆ داگیرکردنی کوردستان لە سەروبەندی ڕفرەندۆمەکەدا بەڵام دوجار
ئەوە خواستی بەرژەوەندەکانی خۆیانە ئەوە سەرۆکی ئەمریکاوە ئەگەر بایدن بێتە سەرکار ڕەنگە نەتوانێت بەو شێوەیە کە 180 دەرەجە ئێمە تەمەنای دەکەین بێتەوە جارێکی تر حاڵەتەکە تەنیا ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەرژەوەندەی ئەمریکا دوجار قەرار و فێسەڵە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان حەکیم پسپۆری پەیوەندی نێودوڵەتەکان سپاسیان دەکەم لە سۆدیو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.